بەناوی خوای بەخشندەی میهرەبان برایان و خوشکانی بەڕێزی من سڵاو و سۆز و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ لە هەر شوێنێک ئەم دنیایان. بەڕێزان و خۆشەویستان، دیمەنی ئەم شوێنەی کە ئێمە لین شوێنێکی زۆر سەرنجڕاکێش، ئاوێکی جوان، باخ و باخات، سەوزایی گوڵ و گوڵزار. ئەمە ئەوەمان بیر دەخاتەوە کە ئەو چیرۆکەی لە کتێبی دوا دەرفەتدا کە نووسەر بۆمان ئەگەرێتەوە ئەڵێت جارێک لە گوندێک لە گوندەکان لە ناو وڵاتی تورکیادا کە گوندێکی زۆر خۆش بوو، گوندێک بوو کە پردێکی بەسەرا، پردێک کە بەسەریا تێ ئەپەڕید، گوندەکە دیار بوو و ئاو و ڕووبارێکی زۆر جوان بەژێر پردەکە ئەڕۆشت و سەرنجڕاکێش بوو. کانیاوێکی زۆر لەو دەوروبەرە هەبوو، یعنی کاتێک کە هەچ کەس لێوە تێپەڕ وایە سەرنجی ڕائکێشا. منیش پێم خۆش بوو کە بچم لەو کانیاوە دەست نوێژێ بگرم، ئەو مزگەوتەی کە لە ناو گوندەکە بوو، لە ناو مزگەوتەکە ڕکعات نوێژی تێدا بکەم. ئەڵە لەم خەیاڵاتانە بووم لەسەر پردەکە کە ئەمویست بپەڕێمەوە و بچم بۆ لای کانیا و ئاوەکە. لەوێ گەنجێک لەسەر پردەکە وەستا بوو کە جلوبەرگێکی نوعی لەبەرا بوو، بە شێوازێ خۆی گۆڕی و یاخود قژی داهێنا بوو، قژی چاکرده بوو. من لە خۆمەوە ڕقم دەیبوو بەو نەساڵێ. وتم ئەم گەنجە لە دڵی خۆما وتم ئەمە هەر لە ڕۆژ ئاوایە بەدڕەوشتەکانە چێ، زۆرم ڕقلێ بوو. تەنانەت شانێکشم لێدا خۆم کاکێشا بەبێ ئەوەی داوای لێبردنی لێ بکەم کە زۆر ڕقم دەیبوو. ئەڵە کاتێکە لە پردەکە پەڕیمەوە سەیرم کرد، کچێکی جوانکیلە لەشکێکی جوانی لەسەرا بوو، جوان خۆی داپۆشی بوو. لە دڵی خۆما وتم خۆزگایە ئەم کچە پشی من وایە ئاوها جوان و چاک و ڕێکخۆی خۆی گۆڕیوە. بەم خەیاڵاتانەوە ئەڵە چووم لە ناو ئاوکانیاوەکە دەستنوێژێکم گرت و دوای دەستنوێژەکە چووم لە مزگەوت نوێژم کرد. وەختی نوێژی جەماعەت بوو. کاتێکە چوومە ڕیزی نوێژەوە بینیم ئەو گەنجەی کە من کۆمەڵی خەیاڵاتی خراپم بەرامبەری هەبوو، ڕقم لێ بوو، خۆم کاکێشا بوو لەسەر پردەکە. ئەڵێ لە تەنیش مناوەسا بوو بۆ نوێژکردن. ئەسڵەن من پێم وانە بوو کە ئەم گەنجە موسڵمان بێ، بەڵام سەیرەکەی گەنجێکی موسڵمان ڕاستی شەرمم لە خۆمە کرد لەبەر ئەو ڕفتاری کە بەرامبەر ئەم گەنجە نواندە بووم. ئەڵێ نوێژمان کرد و لە شەرمەزاریە لە تەریقیە هیچ چاوەڕوانم نەکرد. دوای نوێژەکە کە سەلام دایەوە هاتمە دەرەوە لەبەر ئەوەی ڕوبەڕووی ئەم گەنجە نەبمەوە و زیاتر شەرمەزار بم. بەڵام ئەڵێ تراجیایەکی خراپتر و چاوەڕوان ناکراوتری ترم بینی. ئەوش ئەوە بوو ئەو کچێک کە من تەمەنام کرد کە کچی من بێ بەداخەوە لە یەکێک لە کۆشکەکان کە بلیتی یان سیب یاخود بلیتی قوماریان ئەفرۆشت، ئەم کچە وەستا بوو بۆ کڕینی بلیتی قومار بۆ بلیتی یان سیب. ئەوجا لێرە هات بە دڵمدا کە بڕۆم پێی بڵێم ئەم لەچکت بۆ داوە بەسەردا. وام لێ هات کە بڕۆم بکەم بە لەچەکە و لەسەری بێ بکەمەوە بڵێم ئەم لەچکە جارێکتر بە دڵم نەدەی بەسەردا، تۆ وەساوی لەسەرەی بلیتی قوماردا. بۆیە بەڕێزان و خۆشەویستان، ئێمە بە چاو بڕیان لەسەر هیچ کەسێک نەدەین. ئەبێ ئێمە بزانین عکار و ئەخلاق و ڕەوشت ڕاستی بۆ ڕوخسارە نییە کە ئێمە ئەیبینین. گەنجێک ببینین بە تایبەتی لە ڕۆژ ئاوا لەم وڵاتانەیە کە ئێمەی تێداین بە شێوازە لە شێوازەکان بە ستایلێک کە گەنجانە خۆیان گۆڕیەوە ئێمە ناڵین باشە، بەڵام با ئێمە زەڕ نسیان نەکەین، دوان کاتیان بۆ نەبێت. ممکنە ئەو گەنجە گەنجێکی نوێژخوێن و بە ئەخلاق و بە ڕەوشت بێ و ئەوەشی کە سیمایەکی هەیە لە بەرچاوی ئێمە سیمایەکی دیندارانە و مسڵمانانان هەیە، بەداخەوە ممکنە کەسێکی خراپکار بێ وەکو ئەو کچە چۆن لەسەری قومارەوە سابێ، ئەمیش لەسەرەی چەندە هاشتی خراپ و خراپتراوە سابێ لە ژیانیدا و تەنها بۆ چاوەستکردنی خەڵک بێ. ئومێ دەکەم کە سوودێکم پێگەیان ببێتن. خوای پەروەردگار یار و یاوەرتان بێ، بمێنن بەخۆشی هەموو کاتتان خۆشی و بەختەوەری کامەرانی بێت. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. BK4